ئەوە شتێکی معلومە شێ بەرپرسە دەسەڵات بەرپرسە ئەوە شتێکی معلومە. بۆچی دەسەڵات بەرپرسە؟ دەسەڵات دەخاتە ئەستۆی مامۆستایان. دەسەڵات تۆمەتەکە لە خۆی لا ئەبا ئەیخاتە ئەستۆی مامۆستایان، بەڵام ئایا ڕای گشتی ئایا مامۆستایان ئایا کەسوکاری مامۆستایان موچەخۆران هەر مامۆستانە موچەخۆران ئایا ئەوان بەم قسەی دەسەڵات دەڵێن ئامین؟ نەخێر نەخێر. دەسەڵات بۆ خۆی با لێ دوان بدا خەڵک لێی ناکڕێ. بۆچی پێت وایە دەسەڵات بەرپرسە لەسەر چارەنووسی خوێندن؟ ناوی خۆی بەخۆیەتی کەوتی دەسەڵات بەرپرسە کەوتی دەسەڵات. من دەسەڵات نیم لەبەرەوە موچە دواکە ئەمانە بەرپرس نین. ئەگەر ئەم حیزبەی تۆ بەرپرس وایە ئێستا تۆ مایکە بۆ من ڕناگەر ڕای من وەربگری، بەس تۆ بەریئی لەم مەسەلەیە بۆیە پەیامی من بڵاوەکەیتەوە. بۆ کەناڵێکی پارتیتیانێ چکاوە ئازانە میلەت بەسەر و پۆتڵاکی ئەوانایە تپەڵەی بەرەو ڕەشەبا ڕووی خۆ دەگرێتەوە. ئەوەش ڕێی من وەرگێ ئەزانێ من تفەکە ڕوبەڕووی ئەوەکەمەوە. تا چەند مەترسی لەسەر خوێندنی ئەمساڵ دروست بوو؟ کورم مەترسی لەسەر شەعبێکەیە، خوێندنیم ساڵی چی مەترسی لەسەر ژیان و قوت و ژیانی خەڵکەیە. ئەوەی کە تۆڵێ خوێندنی ئەمسا کاکە دەرەچێت تەعین نەبووە، دەرەچێت شاگرد کەبابچی دەست ناکەوێت.